دوای هاوکاری دایکی لە کاروبارەکانی ماڵەوە مەلی ڕێگای بەرەو شوێنی کارەکەی گرتووە. لەبەر ئەوەی ماڵی لە یەکێک لە لادەکانی شارە زوورە پێویستە بە ئۆتۆمبیلی کرێ و تێچوویەکی زیاتر بگاتە مەڵبەندی تەندروستی زمناکۆ لە ناوەندی شارەکە. شارۆ بە مەبەستی دروستکردنی ئایندەیەک و ڕەخساندنی هەلێک تا ئەوەی چارەنووسێکی باشتر بۆ خۆی بنووسێتەوە 4 ساڵە بە شێوەی خۆبەخش لەم مەڵبەندە کار دەکات و ناشارێتەوە. لە ئێستادا تەواو بێهیوا بۆ ئامانجەکەی بۆ تەنها فێربوونی کارەکەی بچوو کردوێتەوە. ناوم شارۆ جەمالە، ماوەی 4 ساڵە خۆبەخشم. ئەم ساڵ ئەبێ بە 4 ساڵ لە مەڵبەندی تەندروستی زمناکۆ. سەرەتا کاتێ دەستمان پێکرێمە ئامانجمان ئەوە بوو کە دانەبڕین لە ئیشەکە و زیاتر تەجروبە وەربگرین بۆ ئەوەی زیاتر فێربین. خۆتان زانن دامەزراندن لە ئیسیان نەماوە. ئەوە باسیەوە ناکەم کە لاڤەلا دامەزراندن و شتانە هەیە، بەڵام دامەزراندن بەعام نەماوە. ئیتر ئێمەش بۆی ئیشەکەی خۆمان بیر نەچێتەوە لە ماڵەوە خەریکین، لێرە خەریکین، بەردەوامی کارەکەین. هاوشێوەی شارۆ دەیان خۆبەخشی دیکە لە کایە و دامەزراوە حکوومەکانی دیکە کار دەکەن و هەموو هیوایەکیان ئاوردانەوەیکی حکوومەتە تا ئەوەی دایان بمەزرێنێت. بەنای خی گەورە و میهرەبان، من ئومێد خالیدم، یاردەدەری دکتۆری بەنجم. نزیکەی 8 ساڵە بەشی سەرکردن تەخەڕوجم کردووە. لە ئێستادا زیاتر لە 10,000 خۆبەخش هەیە لە هەرێمی کوردستان لە بەشە جیاوازە تەندروستیەکان. تەنانەت لە نەخۆشخانەی شەیشەوکەدا حالیەن زیاتر لە 100 خۆبەخش دەوام ئەکات. خۆبەخشی بۆ کۆمەلگای مەدەنی بەتایبەتی، خۆبەخشی بۆ ڕێکخراوێکی مەدەنیشە، خۆبەخشی بۆ کارێک کە ئیجباری نەبێ، نەک بۆ حکوومەتێک کە داهاتەکەی ملیاران دۆلارە، نەک بۆ حکوومەتێک کە هیچ پێویستێکی بە خۆبەخش نییە، نەک بۆ کەتی تەندروستی کە هەزاران تەخەڕوجی بەشە طوبیەکانمان هەیە و پێویستی بە هیچ خۆبەخشێک نییە. ئابووری ناسێک دەڵێن خۆبەخشی کارێکی مرۆوی و جیهانیە، بەڵام لە ڕێکخراوێکی ناحکومی نەک لە نێو دامەزراوەکانی دەوڵەتدا. فرسەتێنانە کە حکوومەت ژێربەژێر ئەیکات غەدر و زوڵم ئەکات لەو مناڵە فەقیرانەی کە هیچ پشتیوانیەکی حیزبی یان سیاسی یان کەسیان نییە، ئەمان لەسەر حسابی ئەمان ئەچن کەسانێک دامەزرێنن کە ژیانیان هەموو مسۆگەر و ژیانیان هەموو دابین کراوە، بڵێن سیاسەتێکی ژێربەژێرانە ئەکەن بۆ فێڵکردن لە ئەو هاونیشتمانیانی کە خۆیان شایستەی بڵێن دامەزراندنن. هیچ بیر لەو گەنجانە ناکەنەوە کە لەسەر گیرفانی خۆیان، لەسەر ماندووبوونی خۆیان، لەسەر حسابی بڵێن دارایی بڵێن خێزانەکانیان ئەچنە دام و دەستگاکانە کار دەکەن بە خۆبەخشی، بەڵام ئەمان هیچ ئاوڕێکیانە نادرێتەوە کاتێکێتە کاتی تاعینکردن ئەو تاعینبوونانەی کە ژێربەژێرەکرێ بەنهێنیەکرێت و ئەو کەسانە کرێت کە تاعینەکرێن کە نزیکن نەخۆیانەوە. کاری خۆبەخشی لە نێو فەرمانگە حکوومەکان لە دوای قەیرانی دارایی سەری هەڵدا. تا ئێستاش حکوومەت بەو پاساوە ئامادە نیە دەرچوونێدا بمەزرێنێت. بەشێک لە گەنجان و دەرچوانیش بۆ خۆقوتارکردن لە بێکاری دروستکردنی ئومێدێک بۆ داهاتوو دەستیان داوەتە کاری خۆبەخشی. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.